بەخوا کلیپێکە بووە کەم بیتەقێنێ لە حربی ئێران و عێراقەوانێت و باوکە دیار نەماوە لە پڕا شاتڕێتەوە باوکتە ئاوەشەکەن بەیەکە ئەگری ورێوە بەس کاسم نین حای شەکەتانەش بردووە قاڵی حەفتاکان کامێرە پێ بوو حەفتا مەفتە ناخۆ بۆ سێوخانە بۆ چییە؟ لا حەولە وەلا قوتێ چیە دەماسە دەرەگەی؟ بە دەماچی منی نۆک مەکەم ژیاوە لەرزێ سێوە خان ئەوە چییە؟ ئەوە چییە ئەو ناوە خۆشە؟ ئەگەر لافا و زریان هەڵسێ هەر دەتهێنم گورەجە چۆن ڕێ ناکەوێت تۆ لە هەش خوێنی منیش دەوێم ئەرێوە چییە و جوانیە؟ ئەوە وە چ گورانی بێژێکە؟ نازم باوکە ئەمە ئەڕەزای گریانە دەدەی دەست پێ بکەین؟ والله باوکم هەتا پێو نە ئەتا ناسم نێمە ماڵدان نەفری بیشتان بۆکەم درامایی ماڵی عوسمان دووشەممە کاتژمێر 9 شەو